ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە و لەسەر قەڵای هەولێرەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەم شەو گفتوگویەکی تایبەت لەسەر ڕاپەڕینی ساڵی 1991 خەڵکی کوردستان دەکەین. ئەو ڕاپەڕینەی کە بە هاوکاری خەڵکی کوردستان و پێشمەرگا بە چاونەترسی و ئازایەتی ئەو مێژوەیان تۆمار کرد لە پێناو ژیانێکی سەربەرزانەتر و شایستەتر بۆ خەڵکی هەرێمی کوردستان. ڕاپەڕین توانی ئاراستەی مێژوو بگۆڕێت لە هەرێمی کوردستاندا، دەستکەوتێکی مێژووی تۆمار بکات و دەستکەوتەکانی ڕاپەڕین ئەوەی ئێستا دەبنرێت قەوارەی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارلەمانی کوردستانە. ئەمە بۆ دەستکەوتەکانی ڕاپەڕین، بەڵام بۆ دوای ڕاپەڕین چی؟ ڕاپەڕین توانی چی لە ژیانی ئێمە بگۆڕێت؟ ئایا نەوەی نوێ نەوەیە کە دروست بووە لە پێی دەوترێت نەوەی دوای ڕاپەڕین، ئەم نەوەیە چێت سوودێکیان لە ڕاپەڕین بینیوە یاخود ژیان و گوزرانی ئەوان ڕاپەڕین توانیوێتی چیان بۆ بکات؟ ئەمانە و چەندان پرسیاری دیکە هەندێک میوانی بەڕێز لێرن گفتوگۆی ئەم باسییان لەگەڵ دەکەین. ئێمە ئەم شەو نامانەوێت هیچ قسەیەکی بەداوای لێبوردنەوە کەوا دەڵێم هیچ قسەیەکی سوا و دووبارە و باق و بریق بدەین بەگوێی بینەر و بیسەرەکانمانە، بەڵام دەمانەوێت لە هەندێک ڕەهەندەوە و بە دیدی جیاوازەوە باسی ئەو مێژووە پرشکۆدار و پرشنگدارە بکەین و باسی ئەو بکەین بزین بۆ داهاتوو دەبێت چی بکرێت. لە هەمووی گرنگتر هەرێمی کوردستان پێویستی بە ڕاپەڕینێکی دیکە هەیە. میوانەکانمان وەڵام دەدەنەوە بۆیە بینەر و بێسەرمان بن. میوانەکانم دەناسێنم، هەریەک لە بەڕێزان دکتۆر عومەر نورەدینی، مامۆستای زانکۆ لە کۆلیژی یاسا و پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە زانکۆی لوبنانی فەڕەنسی. زۆر بەخێر هاتی دکتۆر. هەروەها بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی و مامۆستای زانکۆش. تۆش بەخێر بێ دکتۆر سەرچاوان. بەڕێزێکی دیکە کە ئەم شەو میوانە لەگەڵمانە مامۆستا حەسەن سەرتیبجاف، بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردە. زۆر بەخێر بێ مامۆستا. ئەم شەو تیشکێکی باش دەخەینە سەر کەرتی پەروەردە بۆی بزین چی کردووە لەو پرۆسەیە بۆ ناساندنی ئەو مێژوانە بنەوەی نوێ. لەسەر ئیزنتان لە دکتۆر عومەرەوە دەست پێ دەکەم. دکتۆر، زۆر کات گوێبیستیەوە بین کە هەموو لایەک جەخت لەسەرەوە دەکەنەوە ڕاپەڕین بەرهەمی یەکڕێزی سەرجەم هەم خەڵکی کوردستان بووە هەم ئەو کات ئەو هێزە سیاسیانی کە هەبووە. ئایا ئێستا ئێمە لەکوێ ئەو یەکگرتن و ئەو ڕاپەڕینەداین؟ دەستپێک لە ساڵیادی ڕاپەڕیندا درود دەنێرین بۆ جانی پاچی شەهیدان و سڵاوی ڕێز و وەفا بۆ خانەوەدە و کەسوکاریان، ڕێز دەگرین لە ڕۆڵ و خەبات و تێکۆشان و ئازایەتی پێشمەرگە. بۆەوەی وەڵامی پرسیارەکەت بە شێوەیەک بدەینەوە کە وێنەکە ڕوونتر بکاتەوە، پەنا دەبەم بۆ بیر و بۆ چوونی هزرمەندێکی ناسراوی ئەمریکی بە ناوی والرشتاین. والرشتاین دەڵێت بۆ ئەوەی هەوڵ بدەین ئێستا و داهاتوومان باشتر بێ یان بە دەربڕینێکی تر لە پێناو ئێستا و داهاتوویەکی باشتر پێویستە لە ناو مێژوودا بمێنینەوە. هەروەها ئەگەر بمانەوێ لێکۆڵینەوە لە مێژووی گەل و نەتەوەیەک بکەین، پێویستە گرەی بدەین بە مێژوو گەل و نەتەوەکانی ترەوە. لەو ڕوانگەوە ئەگەر ئێمە سەیری ڕووداوی ڕاپەڕین بکەین کە لە ڕاستیدا بە تەواوی مانا و وشە ڕووداوێکی جومگەییە، بەو مانایی کە دەبێتە ڕووداوێک دوو مێژوو لە یەکتر جیاد دەکاتەوە، مێژووی دوای ڕاپەڕین لەگەڵ مێژووی پێش ڕاپەڕین. زۆر گرنگە و بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزیشت ئێمە هەمیشە لە ناو ڕاپەڕیندا بمێنینەوە. کارکردن لە ناو مێژووی ڕاپەڕیندا زۆر وانە و پەند بۆ ئێمە دەستنیشان دەکا و دەتوانین لێی هەڵبهێنجین کە وەکو ئەو کات چۆن گرنگ بووە بایەخی استراتیژیان هەبووە، لە ئێستا و داهاتووشدا بۆ گەلی کوردستان و نەتەوەی کورد هەمان بایەخیان هەیە. بە تەحدید ئەو دەربڕینەی کە بەڕێزت باست کرد ئەویش یەکگرتووی مێژووی ڕاپەڕین پێمان دەڵێت کاتێک دەچیتە ناو مێژووی بزاوی ڕزگاری خوازی گەلی کوردستان و نەتەوەی کوردەوە، یەکێک لەو پەند و لەو دەرەنجامانەی وەری دەگریت ئەوەیە هەر کاتێک یەکگرتووی سیاسی لە ناو حزب و لایەنە سیاسیەکاندا هەبوو بێ، هەروەها یەکگرتووی لە ناو حزب و لایەنە سیاسیەکان لەگەڵ
خەڵک و لەگەڵ چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان هەبوو بێ لە ڕوودا و وەرچەرخانەکاندا باشتر توانیمانە ئامانجەکان بهێنینەدی دەستکەوتەکانیش بپارێزین. دەستپێکێکی باش بوو دکتۆر، کەواتە ئێمە ئێستا لە کوای ئەو یەکگرتووی و یەکڕێزەدان باسی پەندێک کرد، مەبەستە لە چییە پەند ببێتە مێژووە؟ کەواتە ئەگەر پرسی یەکگرتووی لە ڕاپەڕینە یەکگرتووی سیاسی گرێ بەدەین بە ئێستاوە لە پێناو داهاتوویەکی باشتر پێمان دەڵێت ئێستاش قوارەی سیاسی هەرێمی کوردستان کە یەکێکە لە دەرەنجامە هەرە گەورەکانی ڕاپەڕین مانەوەی ئەم قوارە سیاسیە ڕوبەڕووبوونەوەی مەترسی و هەڕەشەکانی لەوەش زیاتر بەهێزبوونی ئەم قوارە سیاسیە دەستوریە پێویستی بەوەیە کە حزب و لایەنە سیاسیەکان یەکگرتووی سیاسی بپارێزن. یەکگرتووی سیاسی بەمانەی ئەوە نییە هەمویان خاوەن یەک ڕوانگە و هەڵوێستی سیاسی بن. لەلایەکی ترەوە ڕاپەڕین پێمان دەڵێ چۆن حزب و لایەنە سیاسیەکان یەکگرتوو بوون، بەڵام پشتیوانی گەل و ئیرادەی گەلیش زۆر گرنگ بوو بۆ سەرکەوتن لە ڕاپەڕینە. لە ئێستادا ئەگەر سەیری بکەین داتاکان و زانیاریەکان و بەدادەچوونەکان پێمان دەڵێن بە شێوەیەک لە شێوەکان کێشەی متمانەی سیاسی هەیە لە ناو دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ ڕاو بۆ چوونی خەڵک پێویستی بەهۆی کاری لەسەر بکرێت و ئەم پەیوەندیش بە بەهێزی بهێڵدرێتەوە. دواتر دێمە وڵات بۆی باسی ئەو متمانە سیاسیەمان بۆ بکەیت دکتۆر ئاراس. خەڵکێک هەیە کە پێی دەوترێت نەوەی دوای ڕاپەڕین کە دواتر مەبەستمە لەگەڵ ماسا زۆر بەوردی باسی بکەم و نەوەیەکیش کە خۆی لە ڕاپەڕینە بەشدار بووە ئێستا پێی وایە هیچ شتێک نەگۆڕاوە وا تا ڕاپەڕین نەیتوانی هیچ بکات هیچ گۆڕانکارێک بکات. کەواتە پرسیارەکەم بۆ بەڕێزەوەیە ئێمە پێش ڕاپەڕین چۆن بووین و دوای ڕاپەڕین چی بووین؟ دەستکەوتەکانمان ئەو دەستکەوتانە بوو کە شانازی پێوە بکەین؟ سپاس ژینۆخان. سەرتا منیش پیرۆزبایی یادی 32 ساڵی ڕاپەڕین لە کۆی خەڵکی کوردستان دەکەم و سەر ڕێز نوازیش بۆ شەهیدان لەو ڕۆژەدا بە دەبێت بزانین کە ئەو ڕۆکە بەرهەمی خەباتی ئەوان بۆەوە. بەڵام دەبێت نەکەین ڕاپەڕین کە لە کوردستان کرا ڕاپەڕین بۆ نان نەبوو، ڕاپەڕین بۆەوە نەبوو کە بژێوی ژیانمان باشتر بێت. ڕاپەڕین ئەو کاتە کرا بۆەوە بوو کە زوڵم و زۆرداری لەسەر کوردستان نەهێڵدرێتن و تێیدا سیستەمێک بێتەکایەوە کە لە پێشەموو شتێک کە کورد بۆ خۆی حکومی خۆی بکات دووش بتوانین دادپەروەری کۆمەڵایەتی و دادپەروەری ئابووریش بێنەکەیەوە تا دوایە و بۆ شێوازێک کە هەن. ئەگە بەراوردێک بکەین بەخێرا لە ڕووی زانستیەوە با تۆزێک بەم ئینساب باسکەین ناکرێت بەڕاستی زۆرە بەراوردێک ناکرێت لە پێش ڕاپەڕین لەگەڵ ئێستادا یان لە سەرەتاکانی ڕاپەڕین لەگەڵ ئێستادا. ئێمە لە کوردستاندا هاتنە سەر وەزعێک کە 4500 گوندی کوردستان وێرانە بوو، کۆی گشتی ئەو خزمەتگوزاری و ئەو شتانێک کە لە هەر سێ پارێزگاکانی هەرێمی کوردستانی ئێستا کە هەیە زۆر دیاریکراو بوو. ئاستی ژیان لە ڕووی ئابووریەوە زۆر دیاریکراو بوو بگرا و کاتە نەک گرنگی بێنەدرا بە پارێزەکانی هەرێمی کوردستان بگرە لەلایەن ڕژەمی بەعسەوە بە ئەنقەستی شەوا دەکرا کە ئەو ناوچەیە کەمترین خزمەتگوزاری بۆ بکرێتن. ئەوانە ئەوەی ئێستامە تێداین جەناب دەگوتت دوونەوە من دەتوانم بیکەمە بەعکسەوە تا 4 نەوەش. بەڵێ جاران دەگوتران 90 ساڵە، بەڵام ئێستا بەژێری زۆر لە لێکدانەوەکان نەوەکان 5 ساڵ جارێک ئەفکار دەگۆڕێتن، بیرۆکان دەگۆڕێتن کە بیرۆکە دەگۆڕەوەتە پێداویستیان دەگۆڕێتن، شێوازی تێڕوانی نەبۆشت دەگۆڕێتن. ئەوەی کە لە ڕۆژێک لە ڕۆژاندا خەڵکی ئێمە داوای دەکرد نەمانی ڕژەمی بەعس و خۆ بەڕێوەبردن ئەو ڕۆ ئەو کەوەی کە داواکاریەکان گۆڕاوە لە ئازادیەوە کەس بۆ ژیانێکی باشتر. باش ئەوە یەک لە پرەنسیپەکانی تەواوی ژیانە. دوو وەک برای بەڕێزم دکتۆر ئەمەر باسی کرد فرانسیس فۆکۆیامە لە وەک بیرمەندی گەورەی جیهانی کە باسی فەلسفەی نوێی دیموکراسی یاخود دەوڵەتداری نوێ دەکاتن دەڵێت تەنها دیموکراسیت ئەوە نییە کە حزبی سیاسی و هەڵبژاردن و پێوەرەکانەوە دەگۆڕێتن کە ئەوانە دەبێت دێتە بۆی ئایا بژێوی ژیانی خەڵکت چۆنە و خەڵکت چەند بەشدار دەبێت لەو داهاتی کە لە وڵاتە هەیە و چەند تاکەکانی وڵاتت بە هەموو ناوەکانیانەوە حەز دەکەن کە ئەوان ڕۆلیان هەیە و پشتیان هەیە. ئێستا ئەم هەستا لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە
دروست بووە بەشدارە لەو پرۆسەیە هەست بە ئەمانەکەن هەست بەواکەن کە بەشداریان پێ دەکرێت لە داهاتی هەرێمی کوردستاندا. جام زۆر بەڕاشکاوان دەڵێم بەداخۆ بگرە لەناو خۆماندا خەڵکێکی ئێزگار زۆر هەیە بە مەبەستی تکەی کەسی یاخود سیاسی یان گروپێکی دیاری کراودا هەموو جوانەکانی ئەو وڵاتەش ناشرین دەکەن. ئەمە ناڵم لە کوردستاندا وەک ئەوەی جمهوریەتی ئەفلاتۆنە و شتی پێرفێکتە، بەڵام بابێن بەس تۆزێک بە وجدانانە سەیری بارودۆخ خۆمان ئەوڕۆ بکەین لەگەڵ پێش 2000 ناڵێن دوو سەیری بارودۆخ خۆمان لێرە بکەین لەگەڵ پارێزگاکانی کەی عێراق، سەیری خۆمان بکەین لەگەڵ پارچەکانی دیکەی کوردستان، بەراوردێک لە نێوان هەرێمی کوردستان بکەین و خەڵکی ئێمە لەگەڵ جیاوازیەکەمان لە چ ڕوویەکەوەیە؟ من لە ڕووە ئابوووریەکە و لە ڕووە کارژێرەکە باز دەکەم لەو دووشتە باز دەکەم. سەیریکەین ئاستی ئێمە لە چێ ئێستاکە ئەوەی سەیری هەرێمی کوردستان و ئەو پێشکەوتانە بکاتون لەو ماوەی سەرباری ئەو هەموو ڕێگریە ئەو هەموو دژمنکاریە لەبیر نەکەین ئێمە چەند ساڵێک پێش ئێستاکە 16 ئۆکتۆبەر بووە بەنسبەت ئەو جگە لە خیانەتی ناوە خۆی ئەو هێرشێکە گەیشتە ئەوەی کە ڕێگرەکانی بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان و کوردستان بەگشتی بگاتە ئەوەی کە هێز جوولێنراوە ئەو سیناریۆی کە دروستکرا. بەڵام جارێک کە دەگەڕێمە سەر یەک خاڵ بەنسبەتەوە و لای من زۆر گرنگاوش ئەوەیە دەمێ یەکشت بزانین پێداویستەکانی خەڵک هیچ حکومڕانێک هیچ حکوومەتێک ئەوە منەتێک نییە بۆ خەڵکی دەکاتن، ئەوە واجبی سەرشانیتی خزمەتکردنە. دووش دەبێ بزانین خزمەتکردن پێشکەشکردنی ئاستی باشتر بە بەردەوام لە گۆڕانکاریدایە بە بەردەوام لە هەڵکشاندایە و هەر جیلێکی نوێ کە دێتن پێویستی بەزیاتر ئێمە دەبێت لە کوردستان یەکشتمان لە مێشکدا بێتن هەردەم بیرۆکەی ڕاپەڕین کە جەنابەت باس کرد سەرەتای پرسیارەکان ئێمە دەڵێن بیرۆکەی یان بیری گۆڕانکاری و بەرەو پێشچوون و چاکسازی بە بەردەوام هەبێت کە ئێستاش هەیە سەرباری کۆمەڵی ڕێگری و کێشەش. بەدڵنیایەوە پرسیاری زیاتریش مەبێ لە بەڕێزت مامۆستای بەڕێز هەردوو مامۆستایان باسییان لەوە کرد کە ئەم مێژووە دەبێت بە بەردەوام تیایدا بژین کەواتە بوو ئەوەی ئێمە لەم مێژووەدا بژین و ئەم جۆرە مێژوانە دووبارە بکرێتەوانێ ئێوە و وەزارەتی پەروەردە چیتان کردووە بۆ ئەوەی مێژوو خەباتی کورد ئاشنا بکەن بەونەوەی کە باسمان کرد کەنەوەی دوای ڕاپەڕینیان پێ دڵێ هەرچەنە دکتۆرەتی منەیەکەم بە پێنجنەوە من باسی دوونەوەم کرد. بەناوی خۆی بەخشندەوە میهرەبان منیش ڕکو بە ڕێزان یادی ڕاپەڕین شکۆدارەکەی ساڵی 90 پیرۆزبایی لەگەلی کورد و کوردستانیان دەکەم و هەروە سێر و ڕێز و نەوازش وەکو شەیدانی گەلی کوردستان دادەنم. حقت ژینۆخان ئێمە بابین لە قۆناقی دوای 92 کۆمەڵێنە لەبەرەوە ئێمە وەکو وەزارەتی پەروەردە ئەبێ زۆر بە وردەکاری کارەکان دراست بکەین لەبەرەوەی هەر گەلێک و هەر نەتەوەیەک ئەگەر بیاوێ بیر و هەرزی هەر وڵە هەر کۆمەلگایەک بەرز بکاتەوە والله ئەبێ یەکەم چت بیر لە وەزاری تەربیە و ناوەزاری تەربیە بیر لە بەڕۆبەرایەتی کشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لەبەرەوەی پرۆگرامی خوێندن ئەتوانێت کۆمەلگا بگۆڕێت. با من باسی قۆناغەکانت بۆ بکەم دوای ئەوەی کە بزانە چی کراوە لە دوای 92 لە دوای 92 قۆناغێکی زۆر سەخت بوو. کوردستان کە وەختی حکومەتی پەرلەمان و حکومەتی دروست کرد ئەو کاتە وەزارەتی پەروەردە لەژێر دوو ئاپلۆقا بوو ئاپلۆقێکی نێودەوڵەتی ئاپلۆقەی عێراقیش حکومەتی ئەو کاتە خبرەیەکی ئەو توانای ئەو کاتە بتوانێت پرۆگرامەکانی خوێندن بگۆڕێ هەر پرۆگرامەکانی ڕژەمی بەعس بوو ئەو کاتە بە فەلسەفە و بیر و ئەو کاتەی ئەو دروست کرا بوو تەنانەت حتا زمانە کوردیەکانیش لەو کاتە کە وەزارەتی پەروەردە دانیشتن لەگەڵ پەرلەمان و حکومەتە بۆ ئەوەی چی بکەن لە دوای 92 ئەوە بوو من تەصنیفی ئەو مەرحەلەم کردووە بۆ سێ قۆناغی بینێ کوردستان. قۆناغی یەکەم ئەوە بوو لژنەیەکیان تشکیل کرد لە حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانن چی بکەن لەو پرۆگرامانە مەسەلەن تۆ پرۆگرام بە چاپی ئەهات هەمووی وێنەی سەدام حوسێن و ئەخوالی سەدام حوسێن هەنگاوی یەکەم گۆڕینی ئەم قۆناغا بیریان لێ کردو بابۆ باسکەم یەکێک لەوانە بیریان لێ کردو ئیتساڵیان کردو یونیسێف و یونسکۆت نەیانتوێت هیچ هاوکاری بکەن لەو کاتە لەبەرەوەی بەبێ وەزارەتی تەربیە عێراق نەیانەتوانی هیچ شتێک بکەن لەو کاتە مەجبور بووین
مثلا یەکێ لە کتێبەکانی ئەو کاتە هاو نیشتمانی بوون پیانەوت وانەیە ئەو کاتە کە فەلسەفە و بیر و بۆچوونەکانی ڕژێمی بەعز بوو بەسەر گەلەکەی ئێمە ئەوە لەوێ ئێلغایان کردووە یەکسەر. لە دوای ئەوە توانیان پاشکۆیەک دروستکەن بۆ مێژوەکان دروستیکەن لەگەڵاو ئەوانی تایبەت بێ بە ڕژێمی بەعز بۆ ئاگاداریشتان قۆناغێکی زۆر سەخت بوو. وڵاتی ئێمە نەیەتوانی کتێب چاپکە. وڵاتی ئێمە ئەو کاتە 6 مانگ مامۆستا بێمەحەش بوو ئەو کاتە بیدایی کە دەستی پێکرد ینی وەزعێکی خراپ هەبوو لەو کاتە. ئەمە قۆناغی یەکەم بابینە سەر قۆناغی دووەم. قۆناغی دوای 2023 دەست پێکا دوای 2023 دەست پێکا ئەویش قۆناغی لە دوای ڕوخاندنی ڕژێم بوو. قۆناغێکی تازە دەستی پێکرد تقریباً ئازادیەکمان بە خۆمانەوە بینی لە ئەوە بوو حکومەتی عێراقی فدرال دروست بوو. ئەویش ئەو کاتە وەزارەتی تەربیەی ئەو کاتە بیریان کردو لەوەی کە کتێبەکان هەمووی بگۆڕن. ئەویش لوژنێکیان تشکیل کرد لە بەڕێزان دکتۆرانی زانکۆ و شارزایانی وەزارەتی پەروەردە و مشریفان و مامۆسایانی بەڕێزەوە بەتواناکان بۆ ئەو کاتە سەرجەم قۆناغەکانیان تقریبەن گۆڕی ئەوەی کردیانە کوردستانی زۆر چتیش زیاد کرا هەو نیشتیمانی بوون پەروەردەی مەدەنی مافی مرۆڤ ژینۆساید ئەم لەبەرەوە لە پێشتر نەمانەتوانی ئەمانە بکەین لەبەرەوەی نەمەطبعەیەکمان هەبوو مەسەلەن چاپ بکرێ نا ئیشمانتوانی. قۆناغی دووەم لە 2023 دەستی پێکرد لە دوای 2023 تاکەی وە قۆناغی سێم کوردستان پێکرد و چیتان کرد ئەتوانم بڵێم قۆناغی سێهەم کە وەرچەرخانێکی گەورە دروست بوو بەڕاستی قۆناغی دروستکردنی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی لەبەرەوەی یەکێک لە بنەما ئەساسیەکانی کە لە ڕۆژی دەست بەکاربوونی برای گەورەمان کاک مەسعود بەرزانی سەرۆکی حکومەت ئەوە بوو چاکسازی و گۆڕان و پێداچوونەوە بەسەر جەم پرۆگرامەکانی خوێندن لە ڕووی سیستەم و پرۆگرامی. واتە ئێوە تا کابینەی نوێم نەتانتوانیوە ئەم گۆڕانکاریە بکەن؟ ئەم گۆڕانکاریانە دەکرا بەڵام وەختی خۆی کرا ئەمانە کە گۆڕا کۆمەڵی کتێب گۆڕا بەڵام سەردەمیانە نەبوو. ژینۆخان سەردەمیانە نەبوو. قۆناغێک بوو بڕوان پێ بکە لە هەندێک کتێب دروست کرابوو لەو کاتە کە منۆکۆ بەڕێوەبەری گشتی ئوستازی جامعە هەبوو بەشدار بوو لە دروستکردنی ئەو کتێبە. تەلیفۆنی بۆ منە کرد ئەیوت ئەو کتێبی مێژوە بگۆڕن. بەڕاستی من خۆم دامناوە بەس ئەوە لە مەرحەلەیەکا دامناوە بەڕاستی پێم شەرمە ئەوە من نووسیمە تۆ بەشدارم لەو کتێبە لەبەر ئەوەی ئەو کاتە خبرەیەکی ئەو تۆ نەبوو بکرێ مەسەلەن تۆ پرۆگرامدانان ئەمە کتێبێکی ئەمە کتێبی خوێندنە ئەمە پرۆگرام نییە. ئەمە کتێبی کوردیە ئەو کتێبی کۆمەڵایەتیەکانە مەسەلەن بۆ نمونە ئەمانە ئێستا گۆڕانکاری تەواوەتی بەسەردا کراوە ئەم کتێبانە پرۆسەی تێپەڕاندووە. بەڵێ یعنی ئەمانە کتێبی نوێن کتێبە نوێەکانن کە لە نزیکەی تقریبا لە کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان بەرنامێک و با سەرپەرشتی برای بەڕێزمان دکتۆر ئالان محەممەد سەعید لە دوای دەست بەکاربوونی بەرنامەیەکی گەورەمان داناوە بۆ ئەوەی سیستەمی پرۆگرام بە شێوازێکی عام لە کوردستان بگۆڕین. بەرنامەتان داناوە بەرنامێکی دامانناوە ئەو سیستەمە تازە بەڕاستی یەکەم لەوانە مثلەن یەکێک لەوانەی سیستەمی ئیپەروەردە ئەوە ڕنگدانەوەکی گەورە بوو بە ئەلکترۆنیکردنی هەموو وەزارەتی پەروەردە و ئێستا لە بەرنامەی ئەوین کە پرۆگرامەکانی خوێندنیش هەمووی بکەینە ئەلکترۆنی. دواتر دێنە سەر ئەوە و باسێکی کورتی ئەم کتێبانە شەکەین چەند کتێبێکی دیکەش کە مامۆستای بەڕێزهێناوێتی لەگەڵ خۆیدا باسیەکێکیم بزین ئەمانە چ گۆڕانکارێکی تێدایە. با بچمۆ لای دکتۆر عومەر. دکتۆری بەڕێز باست لە متمانەیە کرد کە بۆ خۆت دەزانی باست لە گرنگیەکەی کرد. گرنگی متمانە لە نێوان هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان و لە نێوان لایەنە سیاسیەکان یەکدیدا. ئێستا ئەو متمانەیە هەیە بۆچی تەکید لەسەر متمانەکەیتەوانێ؟ بەڵێ متمانە عفو چپەی وەندێکی بەڕاپەڕینەوە هەیە بە دوای ڕاپەڕینەوە هەیە. متمانە بە تایبەتیش متمانەی سیاسی شتێکی فیزیکی نییە هەبێت لای هاوڵاتی لە لای حزبی سیاسی بەڵکو دروست دەکرێت و دروست دەکرێت و بە بەردەوامیش پێویستی بە پێداچوونەوە و ئیزافەکاری و ئەوەی پێی دەگوترێ دەبێ بخرێتە ناو پرۆسەیەکی خۆ بەرهەمهێنانەوە. متمانەی سیاسی بۆچی گرنگە؟ بۆ پاراستنی ئەو ئامانجانەی کە لە ڕێگای شۆڕش و ڕاپەڕین و
دەریایەک خوێن و خەباتێکی دوور و درێژەوە بەدەستمان هێناوە. متمانە پێویستە بۆ ئەوەی کە دەسەڵاتی سیاسی بە شێوەیەک تەوزیف بکرێت و بخرێتە خزمەتی کۆمەلگاوە کە بکارێ لە ئاستی وەڵامدانەوەی ئەو کێشە و گرفتانە بێکە ڕوبەڕوویان دەبینەوە. بە تایبەتی خەڵکو لایەنە سیاسیەکاندا متمانە هەیە؟ لەڕاستیەوە زۆر ڕاشکاوانە. من پێم وایە کێشەمان هەیە. وەڵامدانەوەی ئەم پرسیارە پێویستمان بە ڕاپرسی زانستیانەیە و دەبێ ڕاپرسی بکەیت و بە زمانی ژمارە وەڵام بدەیتەوە. بەڵام ئەوەی کە دەبینرێت باسی ئەوواکەین. دەزانم بەڕێستان دکتۆراتان هەیە، مامۆستای زانکۆن، بۆیە زۆر بە زانستیانە و بە ئامار و دقیق قساکەن. بەڵام ئەوەی کە ئێستا دەبینرێت واقعی ئێستا ئێوە هەست بەبوونی متمانە ئەکەن لە نێوان هاوڵاتیان و هێزە سیاسەکاندا؟ گوتمان کێشەمان هەیە. باسێکی کێشەکەمان کێشەمان هەیە. دووشت لێک جیاب بکەینەوە. من وای دەبینم کە لە ڕووی ئینتیما لای گەنجی ئێمە، ئینتیما بۆ نیشتیمان، ئینتیما بۆ ئازادی، ئینتیما بۆ پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕین، لای گەنجی ئێمە نابێ پێی ڕەشبین بین، بەکو بە پێچەوانەوە دەبێ دڵمان پێی خۆش بێت. نمونە لە کاتێک کە ئێمە ڕوبەڕووی دژمنێکی ترسناکی وەکو داعش بووینەوە، بە هەزارەها گەنجی ئێمە شەهید بوو، ئامادەی خۆبەخشینیش بوو. لە ڕاستیدا لە کۆمەڵێک ڕووداوی تریشدا هەست پێ دەکەی کە لای گەنج ئینتیما هەیە، بەس ئینتیما پێویستی بەوە هەیە بەچی بەهێز بکرێت؟ متمانە بە دەسەڵات بە پرۆسەی حکومڕانیەتی. لێرە ئەوەی کە وەکو باسم کرد پێویستی بە ڕاپرسی زانستیانە هەیە و بە زمانی ژمارە قسە بکەین. بۆ ئەمەیان بەشێکی پەیوەندی بەم پەرتەوازە سیاسیە هەیە کە لە ناو حزب و لایەنە سیاسیەکاندا هەیە. گوتاری سیاسی جیاواز کاریگەری لەسەر متمانە لای چین و توێژەکان و لای هاوڵاتیان هەیە. لە لایەکی تریشەوە وەکو کاکدکتۆریش باسی کرد، گیلی ئێستا بە تایبەتی ئێمە و لە سەردەمی زێت جێنەرەیشندای، ینی نەوەی زێت کە کۆمەڵێک تایبەتمەندێتی خۆی هەیە و لە هەرێمی کوردستانیش حەز بە منەوەیە دەکرێت. ئەم نەوەیە لەسەر ئاستی دنیا ئێستا، لەسەر ئاستی دنیا لە 35 اقتصادی عالم لە ژێر دەستی ئەمنەوەدایە. ڕوئیای هەیە و خەونی هەیە و بیرروبۆچوونی هەیە، پێداویستی هەیە. بۆ ئەمەیان پێویستمان لەگەڵ ئەوەی کە پرۆگرامەکانی پەروەردە چەند باشە تازەیکەینەوە، بەڵام دەبێت گرێ بدرێت بە سایکۆلۆژەتی گەنجەوە، بە پێداویستیەکانی گەنجەوە. هەر ئەوە نییە ئێمە دیاخان دەخەینە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە کە لە ڕاستیدا ئەمە لە دوای ڕاپەڕینەوە دەستی پێکردو و هەنگاو بە هەنگاو بەردەوام بووە و چەندین کۆنفرانس و مؤتەمەراتی بۆ کراوە. بەڵام لە داڕشتنی کەسایەتی مناڵە، لە داڕشتنی کەسایەتی گەنجە، پرۆگرامی خوێندن چەند گرنگە، بنەما و پرینسیپە فکری و فەلسەفیەکانی زۆر گرنگە. بۆ نمونە تۆ لە قۆناغی بنەڕەتی ئایا سەعاتەکانی پەروەردەکردن و فێرکردنت زیاتر بۆ داڕشتنی کەسایەتی ئینسان و پێدانی قیەم و بەهای نیشتیمان پەروەری و خۆشەویستی گەل و نیشتیمان دادنێ یا بۆ پێدانی زانست و معریفە؟ نمونەی وڵاتان و ڕاستیە تەواوکەری یەکتر نین دکتۆر؟ بەڵێ تەواوکەری یەکترن، بەس وەکو باسم کە تۆ دەبێت ئەم بنەمانەی بۆ دابڕێش. تۆ لە قۆناغی بنەڕەتیە فۆکسی زۆرت لەسەر پێدانی زانست و معریفە بێ، ئامانجەکە ناپێکی. دەبێت سەعاتەکانی پەروەردەت زیاتر بۆ داڕشتنی کەسایەتی ئینسان لە ڕووی قیەم و بەها و ئاکارەکانیەوە بێ، دواتر بەرەو پێشچوونی قۆناغەکە لەگەڵ هەڵکشینی تەمەن تۆ هاوچێشەکە هەڵدەگێڕیتەوە. سەعاتەکانی پەروەردەکردنت زیاتر زانست هی
پەروەردەی ئاکاری کەم دەکەیتەوە چکە کەسایەتی مناڵەکەت کەسایەتی گەنجەکەت بە شێوەیەک داڕشتووە کە تۆ لە خەم ڕستووە جا هەموو ئەمانە گرنگن گۆڕان لە پرۆگرامەکانی خوێندن گرنگە و دەرنی یاسا و پێداچوونەوە بە یاسا گرنگە بەڵامەکو ئاماژەشمان پێدا کە چۆن لە چوارچێوەیەکدا تۆ ئەمانە ئاراستە دەکەی و تەوزیفی دەکەی کە ئامانجەکە بپێک زۆر باشە دکتۆر دواتر بە دڵنیایەوە دەگەڕێم وڵات باسێکی ئەو پرتەوازەیە دەکەین بۆچی ئێستا هێزە سیاسەکان ئەو پرتەوازەیەدا دروست باش دکتۆر ئاراس من لە دەستپێکی نامەکەیاوتە میوانێکی بەڕێزمان لەگەڵدایە دید و تێڕوانین و بۆچوونەکانیان جیاواز دەبێت بۆیە لەگەڵ بەڕستا تەرکیزە خەمە سەر ڕەهەندە ئابوووریەکە ئێمە ئێستا لە دوای ڕاپەڕینەوە کە ئەڵێم ئێمە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە لە چ دۆخێکی ئابووریداین و لە پێش ڕاپەڕیندا لە چ دۆخێکی ئابووریدا بووین دەتوانی بەراوردێکمان بۆ بکەیت ئەگەر لە ڕووی فەلسفەی ئابووریەوە بەگشتی سەیریکەین لە پێش ڕاپەڕین فەلسفەی ئابووری اشتراکی فکری مارکزی شوعیەت جات لە عێراق باو بوو یاساکانیش بەو شێوازە دەڕۆی و ئابووری بەو شێوازە بوو ئێستا ئێمە لە قۆناغێکی دەتوانین بڕۆین فعلەن ڕاگوزارین یاخود ترانسفەرینگ با بڵێن پێریۆتین کە لە بەرەو شێوازێک مۆدێلێکە کە من زۆر جار باسەوە قسەم کردی ئێمە لە فەلسفەی اقتصادی عام سێ مەدرسەی ڕئیسی هەن ئەوەی کە بلۆچی ئیشتراکی بوو کە بەو دوایە حتا اتحادی سۆڤێتی قەدیم و رووسیا ئێستا و چینیش ئەو فەلسفە اقتصادی گۆڕی بەو ئیشتراکیە بەحنەما هات دەرفەتیسکی کردەوە بۆ ئەوەی کە بەرەو ئابووری ئازار بەڵام شێوازێکی دیاری ئەوەی ئەمریکا لیبرالە یاخودەوەی کاپیتالیزمە سەرمایه‌داری بە شێوازێکە کە تایبەتە بە ئەمریکا ئەوە ئەو پەڕی کاپیتالیزمە و بە شێوازێکی تایبەت دانراوە کە تێیدا لەوێ ڕۆڵی حکوومەتەکان لە کایە ئابوووریەکان زۆر دیاری کراوە ئێمە لە کام شێوازی ئەوروپیەکان ناوەڕاستن ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم لە ناوەڕاستەکەین بۆ خەریکە تەواو بەرەو ناوەڕاستەکە دەچین بەڵام ئەم شێوازە باشە بە بۆچوونی من یەک لە گونجاوترین شێواز دەبێت لەگەڵ کوردستان لە ئێستادا لەبەرچی ئێمە دنیا فەلسفە بەرەوە دەچێت کە تازە باسمان کرد کە باسی زەد جێنەڕێشن دەکەین جیلی نوێ ئێستای گەنجانی ئێمە و خەڵکی ئێمە کە پێڕا دەگاتن بەڕاستی دەبێت لەسەر ئەساسی شووە ناچمەوە سەر پەروەردە با بۆ مامۆستا بەجێ بڵم بەڵام بۆ ئامادەکردنی شێوازی بیرکردنەوەیان لە ڕووی ئابووری یەکەم بۆ خۆیان کەسی داهێنەر بن بە خۆیان کەسی بەرهەمهێن بن کەسانێک بن زیاتر بیرلەوە بکەنەوە کە لێرە بەلەوە بخۆیان ببنە خاوەن پرۆژە و خاوەن کاری خۆیان نەک لە لای خەڵک کار بکەن و ببنە دەست پێشخەر بۆی کە کاری نوێی جۆراوجۆر دروستکەن ئەوەی ئێستەمە لە هەرێمی کوردستان وەک باسم کرد چێژەکەمان چییە ئێمە لەبیر نەکەن تا ئەو ڕۆژ بەشێکین لە عێراقی فیدرال بەشێکی زۆری فەلسفە اقتصادیەکەمان مەجبورین پابەند بین هەندێکی بە دەستوری عێراقیەوە ئەو ڕێگرێمان هەیە بە دلیلەوەی کە باسی مادەکانی سەد و دەکەی دەستوری عێراقی کە باسی ڕسمی سیاسی مالی و نەقدی دەکەینەوە سەلاحیەتی حکوومەتی فیدرالە باسی سیاسی خارجی سیادی دەکەی تیجارەی خارجی دەکەی ئەوە سەلاحیەتی حکوومەتی فیدرالە بەڵام ئەوە مانای ئەوە نێمە لە هەرێمی کوردستاندا نەتوانین هەندێشت بکەین چۆن زۆر جار قسەم کردیە ڕسمی سیاسە فەرقە لەگەڵ جێبەجێکردن ئێستا ئێمە لە چ دۆخێکی ئابووریداین دکتۆر بۆیە لە کوردستان ئەوەی باس دەکەین مۆدلش تایبەتە بە کوردستان یعنی ئێمە خەریکە یعنی بە کەس ناچین ئێمە نزیکین لە ئەوروپیەکان وەکوی باست دەتوانم بڵێم بە شێوازی لە شێوازەکان بڵێ چونکە ئێمە دەبێت زۆر واقعانە بین هەر مۆدلێک بە تایبەتی لە بواری ئابووریدا بتوێت و سەرکەوتون بێ دەبێت دراسەتی استراتیژیانە ژینگەی کاری خۆت بکەیت ئێمە ژینگەی کوردستان کام مۆدل قبول دەکە ژینگەی کوردستان ئێستا مۆدلی سەرمایه‌داری قبول ناکە بە تەواو بەڕای من تا ئەو لەحزەیە و لە هەمان کاتدا مۆدلی ئیشتراکیش بەسەر چوو لە بابەتانە دەچکە وڵاتە ئیشتراکیەکان ئەوە ناکەن ئێمە دەبێت مۆدلێکی تایبەت بە هەرێمی کوردستان بەڕەچاوکردنی دەستوری عێراقی و کە ئێمە تا ئێستاش بەشێکی لە عێراقدا ئەوە لە بەرچاو بگرین بەڵام کە دێنێ ناو وردەکاریەکانی کارەکان دەبێت یەک شت لەبیر نەکەینەوە کۆی گشتی ئابووری بۆ چییە بۆ خزمەتی تاکەکانە کە باس تاکەکانیش دەکەین ئەو ڕۆژاتر قسەکان لەسەر ئەوەیە کە گەنجەکان بەگشتیت باسی وڵات گەنجەکان لە بۆرە ئێمە لەبیر نەکەین هەرێمی کوردستان وەک عێراقیش وایە یەک لە گەنجترین کۆمەڵگاین ئێمە ڕێژەی گەنج لە هەرێمی کوردستان تا 65 زیاترە بۆیە من تەرکیزەکەی من فۆکۆسیمە کە باسی گەنج دەکەین لەبەرەوەی کە باسی ئەوانەی کە لەو پرۆسەدا هەرێمێکی گەنجانەی بەڵێ ئەو هەرێمە گەنجە پێویستت بەوەدایە کە تو بەڕاستی لە فەلسفەی ئابووری خۆتدا لێرە بەولاوە هەموو تاچێک هەز بکاتن کە دەرفەتی کاری هەیە
وەڕێگای پێدەدرێت بەڵام تاک هەز بەمە ناکا دکتۆر لێرەدا کێشەکە دەست پێکە ئەمە با دوا پرسیار بێت وەچمە لای مامۆستا تاک هەز بەمە ناکا هەز بەم ئەمانە ناکا هەز بەم تێریە ناکا لە ڕووی ئابوووریەوە وەڵامت چییە؟ ئەو هەز نەکردن طبعاً وەگوتم نسبیە لەوانەیە لە شوێنێک بە شوێنێک لەناو کوردستانیش وای لێ هاتووە ئێستا کە بەداخەوە لە پارێزگایەک بۆ پارێزگایەک کە جیاواز بێتن لەبێ نەکەین ئێمە درێدراوی ئەو بارودۆخە سیاسە نەخوازراوەین کە هەم بەشێشن لە عێراق بەداخەوەی کاک دکتۆریش باسی چەمان هەیە لە ئەو ڕۆبەڕاستی چێشی هەیە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەو چێشە جدیانە وەک جەنابی سەرۆکچێرێن باسی کرد زۆر لەوە گەورەتر سێنەوە مەکەینەوە ژینۆخان هەموو دینیەتی لە ڕوو ئابوورەکان باسی شتێک دەکەین ئێمە سیاسەکانیش ساڵی 2025 ئەو سێ ساڵە ساڵی گۆڕان ینی کاتی گۆڕانکاری گەورەن لە نەخشەی سیاسی ناوچەکە و بگرە بارودۆخی گشتی ناوچەکە و هەرێمی کوردستان ناکرێت دکتۆر لەسەر سەبکان ناوخۆ فەرامۆش بکرێت آخر باسی ئەوە دەکەم تۆ بەهێزی ناوخۆ دەتوانیت لە ئەو گۆڕانکاریە ئێمە کە باسی تحلیلی استراتیژیم کرد سوات ئانالیسیس دەکەین سەرەتا دێین خاڵی بەهێزمان چیە و خاڵی لاوازمان چیە دەبێت خاڵی بەهێزەکانی خۆمان سوود وەربگرین بۆی خاڵ لاوازەکانمانی پێچارە سەرکەین بۆ ئەوەی لە ژینگەی دەرەوە ئەگە دەرفەتێک هات بیقۆزینەوە ئەگە هەڕەشەیەک شات لەسەر خۆمانی لادەین ئەوەیە فەلسەفەی ئێمە کە باز دەکەم دەستەکانە خۆش بێ بەڵێ زۆر بە کورتی بۆی حەقی مامۆستا زۆر گرنگی وروژان کە کۆمەڵگای هەرێمی کوردستان کۆمەڵگایەکی گەنجە لە ڕووی استراتیژیەوە کۆمەڵگای گەنج ئەگەر ئێمە وامان کرد گەنجەکان خوێندن بێش ئێمە لە مەدای دووردا هەڕەشەیەک لە هەرێمی کوردستان لە ناو کۆمەڵگاکەی خۆماندا چێ دەکەین چونکە دەرکەوتووە پەیوەندی لە نێوان هێزێکی کۆمەڵایەتی گەنجی خوێندەواری بێکار لەگەڵ سەقامگیری سیاسی هەیە دەستخۆش ئایا لێرە و پرسیارەکە ئەوەیە ئایا من دەزانم نەتیجەکانی لەو سەر چی دەبێت پێویستی پێکاتەی ئێمە شەردنی هەموو خەڵک لە دنیا بەستەنها خەریجی زانکۆ بێت ئێمە ئەگەر یەک خەریجی زانکۆمان پێبێتن پێویستم بەلای کەم بە 5 تا 10 خەریجی پەیمانگە هەیە و بۆ هەر خەریجێکی پەیمانگە پێویستم بە 5 تا 10 خەریجی ئامادەیی هەیە ئێمە شتێک کە پێدەن ئێستا competence based education واتە کارسازی دەبێت لێرە بەولاوە ئەوەی کە ئێمە لە خوێندنی باڵا دەستمان پێکردیە چۆن دەرچۆکانی ئێمە کارساز دەبواتە لە ڕووی زانستۆکە کارەکە دەزانن بەڵام لە ڕووی کرداریش دەتوانن بیکەن چونکە دەرچۆکانی ئێمە تا ئێستاکە لەگەڵ پێداویستی بازار ناگونجێن بە تایبەتی لە ڕووی توانە تەطبیقیەکان و لە زانکۆ کلاسیکەکانی خۆم باز دەکەم دەستان خۆش بێ مامۆستای بەڕێز زۆربەی قسەکانیان بەشێکی ئاراستەی وەزارەتی پەروەردە بوو پێگەیاندن لە بناغەوە تێگەیشتن لە بناغەوە فێرکردن لە بناغەوە ڕاستە لایەنە زانستیەکە گرنگە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە مامۆستا دکتۆر فەرمووی دەبێت بای ئەوەندەش تۆ ئەوەی تێبگەیەنی کە مێژوو کەلتور و ڕابردووی خۆی چی بۆ چۆن بووە ئەو ئینتیمایی لا دروست بکەی ئەم کتێبانە دەتوانێت چیمان بۆ بکات ئەم گۆڕینی پرۆگرامە تا ئێستا توانیوێتی چی بکە بۆچی ئەو ئینتیمایە هێشتا لاوازە هەرچەندە داتایەکی زانستیمان لەبەر دەستانیە بەڵام ئەوەی کە گوێ بیستیە بین من وەکو دایکی خوێندکار مامۆستایانی بەڕێز جەنابێت ئەم ئینتیمایە بۆ لاواز بۆ لە کاتێکدا ئێوە خەریکی گۆڕینی پرۆگرامەکانن من لەگەڵ بەشێکی لە قسەکانی دکتۆرم بەڵێ بنیاتی منداڵ لە قۆناغی باخچە و بازنەیەکی بنەڕەتی پۆلی 1 و 2 دروستەکرێ ئەبێ بایەخێکی زۆر دێن بۆ قۆناغا وەکو هەروەکو ئەوەش ئیستا کردومانە ئەوە تقریباً 2 ساڵە بەرنامێکی زۆر گەورەمان داناوە ئێستا لە قۆناغی کۆتاین کە سیستەمی باخچە بە تەواوەتی بگۆڕین بیکەینە قۆناغێکی ترۆ کە زۆر گرنگە لە وڵاتە بەڕاستە یعنی لە ڕووی سیستەمی بەڕێوەبردننی باخچە لەبەرەوە وڵاتی ئێمە تا ئێستا قۆناغی باخچە ئیلزامی نییە یعنی ئەگەر خێزانێک ئەگەر مناڵەکەی نەخاتە باخچە زۆر تەبیعیە لی وەرەگیریە بەڵام ئەمانەوێت سیستەمێک دانین بۆ ئەوەی خەڵک ئیلزام بێەوە ئەوەی بچێتە باخچەکان لەو مەرحەلاین بەڵام ئەوەش بزانن ئەو
ئەو پانتایی لە بەردەم وەزارەتی تەربیە گوڵڕێژ نییە. وەزارەتی پەروەردە پێویستی بە ئیمکانێت هەیە. زۆر جارێ من باسی قۆناغەکانم بۆتان کرد. زۆر قۆناغەیە وەزارەت تەربیە مسەیر بووە، مخەیر نەبووە لە مۆزوعەکان، ئەبێ بڕۆشت هەیە. بۆ نمونە ئێمە لە دوای ساڵی 2014 بەڕاستی دوای شەڕی دوای ئەوەی کە بوجە لە هەرێم بڕیا، حکومەتی هەرێم هەموو ئەو لێواتەکەی بۆ پێدانی معاش و موچە بوو. یعنی قوتابخانە لە گرفتەکانی بەردەمتان ئابوووریەکە یەکێک لەوانەیە کە قوتابخانە زۆر بە کەمی دروستەکرا. ئێمە بەلای گەمەوە ساڵانە 150 یعنی ئۆڕیدی 150,000 تەلەبە زیادەکە. ئەم 150 تەلەبە ئەگەر تۆ بێ بە پۆلیش دروستیکەی بە قوتابخانەی دروستکەی بەلای گەمەوە 50 بۆ 100 قوتابخانەی دەوێت. ئەمە حکومەتی هەرێم خۆ لە بەهشتێکان نییە کە بتوانێت هەموو قەرارێک بدا. هەموو هەوڵەکانی ئەوەیە بەیانی لە ڕێگەی خێرخواز و لە ڕێگەی منەظەمات و لە ڕێگەی خۆی وە زۆر جارەیە مەسەلەن زەختی لە خۆی کردووە لە پارەیەکی تر گەڕانیێتەوە بۆ ئەوەی قوتابخانەکان نۆژەم بکاتەوە، قوتابخانەکان چاک بکاتەوە بۆ ئەوەی دروست بێ، بۆ ئەوەی گرفت دروست نەبێ. ئێمەش لە حەلین لە وەزارەی تەربیە لەگەرە خۆ تۆ ئەو پرۆسەی خوێندنە ئەگەر تۆ ژوورێکی خوێندنی چاکی بۆ فراهەم نەکەی، چۆن ئینتیمای بۆ دروستەکەی، چۆن ئەو فکرەی کە تۆ لەو پرۆگرامەدا داڕشتووە نەتوانراوە ئەو ژوورە دروست بکرێت. ئەو ژوورە کۆمەڵی مەشاکل هاتە سەر حکومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ قسەکان تا کتێبانەشم بیتە سوپاسەکەم بۆی سێریانکەی بزانین. لەگەڵ کۆمەڵی مەشاکل هاتە سەر ئابووری، هاتە سەر حکومەتی هەرێمی کوردستان. نەخێر بۆ نمونە نازحێکی زۆر ڕووکردە ئەم وڵاتە. قوتابخانەکانی ئێمە بەکارێنن. خۆ دەریان ناکەی لە ڕووی ئینسانیوە ئەوانە خەڵکی ئەم وڵاتە نەبێ خزمەتیان بکەیت. خەڵکێکی ئاوارەیەکی شەڕی سووریا دەستی پێکرد بە یەکۆ کوردستان بووە محوەری ئاوارەکان. وای لێ هاتە حکومەتی هەرێم بەس بتوانێت یعنی ئیدارەی ئوموری خۆی بکات لەم قوتابخانانە. ئەمانە ئەم پێداویستانە ینی بەڕاستی پێویستە بۆ ئەوەی تۆ لە کاتێکا کە ئەوە داڕێژیت ئەو بەرنامە و ئەو فەلسەفەی پەروەردەی داڕێژیت ئەبێ لە هۆڵێکی زانستیا بێت. مامۆستا باسی پرۆسەیەکت گر کە لە وەزارەتی پەروەردە بەنیازە بیکات بۆ ساڵانی خوێندنی داهاتوو. ئەو گۆڕانکاریە چییە؟ بەڕاستی ئێمە لە ڕێگەی ئێمە ئێستا کە لوژنێکی باڵامان دروست کردووە لەگەڵ گشت پارێزگاکانە بە کەرکووکی خۆشەویستی شۆ تەبەن لەناو پرۆسەی پەروەردەی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی برای بەڕێزمان دکتۆر ئالان خۆی سەرپەرشتێکە و ئێمەش وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام جێبەجێ کارەکانەکەی ئێستاکە. ئەم پرۆسە بتوانین سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان بکەینە قۆناغێکی تر، قۆناغێک بێ بۆ ئەوی بتوانین ڕۆژە لە ڕۆژان ئەگەر ئێمە چەند قوتابیشمان زۆر بێ بتوانین مسەیتر بین بەسەریا. ئەو قۆناغا لە ڕووی بینا و ئەجیزە و پێداویستی و ڕەحلە و سەبورە و تەختەیە یان لە ڕووی فکر و ئایدیا و خوێندن لە ڕووی فکر و ئایدیا و هەرچەنە بەڕاستی حکومەت ئێستا زۆر ئەو لەوایەتەکانیشی داوە بە دروستکردنی قوتابخانە و دروستنی لە دوای ڕاپەڕینەوە چەند قوتابخانە زیادی کردووە؟ والله من ئامارم لانی ڕاستەکەی من لە بەشی ئامار نیم، بەڵام ڕێژەکە مقارن هاکرێ بە یەکتری واتە زۆر دروستراوە وەکو مقارنەی وەکو ئێستا ئێمە 6,600 ئەوە قوتابخانەمانێ بەش واتە زیاتر لە 5,000 قوتابخانە دروستکراوە. پێویستیمان بەژێری ئاخری دراست 1500 قوتابخانەی کەشمان پێویستە بۆ ئەو چەند ساڵی داهاتوو و 8,500 قوتابخانەمان هەیە دوو داوامی لەسەر یەکتری. ئەو باسی ئەو بیناکە دکتۆر، بەڵام 8,000 ئەوە قوتابخانەمانەیە. بەڵام وەزارەتی تەربیە و حکومەت نەوەستاوە لە ئەو چالاکیانی خۆی بۆ ئەوەی ئەم ژێرخانە باش بکە. ئەینی ڕێژەی سیارەیە هەروەکو ڕێژەی سیارەیە چەند زیادی کردووە لە وەکتی ڕاپەڕین تا ئێستاکە تقریبا ڕێژەی قوتابخانە ئەوەنە زیادی کردووە لە وڵاتی ئێمە زۆر زیادی کردووە. زۆر سیارە زۆرترە 20 بەرامبەر زیاد بووە قوتابخانەکان وتم 5-6 بەرامبەر زیاد بووە. قۆناغێکم دێتێ با یەکتیمێ تەواویکەم ئێمە قۆناغێکی تریشمان دەست پێ کردووە بەڕاستی وەکو ئەوەی دکتۆر باسی کرد کە هەلی کارە. ئێستا ئێمە ئەم ساڵمان ناونا ساڵی
خوێندنی پیشەی هەر ناومانە لە وەزارەتی تەربیە بە ساڵی خوێندنی پیشەی لە مانگی 4 کۆبوونەوەیەکی گەورە ئەکەین بۆ ئەوەی بتوانین سیستەمی پیشەیەکان بگۆڕین بە شێوازێکی عام لەبەر ئەوەی وڵاتی ئێمە چەند ساڵێکە تقریباً سیستەمی پیشەی زۆر لاواز بۆ لە وڵاتی ئێمە لەبەر ئەوەی زۆرتر تەرکیزەکرێتە سەر زانکۆکان و پۆلی شەش و بەکەلۆریە و خەڵک بڕواتە ئەوە بەڵام مامۆسامە بابەتێکە یەک بەرنامەی دیکە هەڵەگرێ بابەتێکی گرنگە بەلای دایک و باوکی خوێنکاران و قوتابیانەوە گرنگە بەلای قوتابیان خۆیانەوە گرنگە کە ئێمە کۆمەڵێک دامەزراوەی حکومی و ناحکومی پیشەیمان هەیە دەستت خۆش بێ ئەوە هەواڵێکی خۆش بوو کە مانگی 4 کۆبوونەوەیکی فراوانەکەن هەوڵەدەین ئێمە وەکو میدیا کاری لەسەر بکەین ئەگەر دەرفەتە بۆ گەڕێمە وڵات دکتۆر ئاراس لە هەرێمی کوردستان چەند قوتابخانەمان هەبووە چەند دروست کراوە پێویستیمان بە چەندی دیکەی وەکەی دروستی دەکەن چونکە کێشەی بەردەمی پرۆسەی خوێندن و ئەو گۆڕانکاری ئەو ڕخنانەی باس کرد کە ئێمە ئاراستەمان کرد باسمان کردیان هەندێک ژمارە هەن ئێستا کە زیاتر لە 6,000 پێما 200 شتێک بەجێرە ئاخر ئامار کەلای من بوو کە بینای قوتابخانە هەیە بەڵام لە پلانی حکوومەتیش داوە بوو کە پێویستیان بە زیاتر لە 1000 و نزیکەی 500 قوتابخانێک هەیە بۆی دای بمەزرێنین یعنی دروستیکەین تاوەکو بتوانین و بەرنامە هەیە و لەوانەیە بە شێوازی تر باسی کرد مامۆستا لەوانەیە تەنها ئەوانەی کە پۆلەکان بابن ئەجە شێوازی قوتابخانەکانیش دەگۆڕن ئەو قوتابخانە کلاسیکیانێک کە پشتری هەبوو بۆ شێوازە پێویستی لە بیناوە جیاواز بێتن لە ناوڕۆکە جیاواز بێتن بەڵام لە هەموو گرنگترەوەکانە ئەوە دەست پێکراوە ئەستا بەرداوامە لە چاکسازەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بگرێت لە پێشتر هەبوو و بەڕاستیەک لە بەرنامەکان بوو ئەمە دەمێت لێرەی خاڵی کە برم لە کۆتایی بەرنامەکەدایە سەرباری ئەو تێبینیانە کە من باسم کرد بەڵام لە ڕووی واقعی ئەو ڕێی ئابووری لە هەرێمی کوردستاندا هەرێمی کوردستان بە ناوچەیەکی ئارام بۆ ئابووری بۆ بەرهێنان و بۆ کارکردن دادرێتن ناوچەیەکی تاڕادەیەکی زۆر سەرنج ڕاشێشە بە دەلیلی ئەوەی ئێستا کەمە لێرە قسە دەکەین لە هەرێمی کوردستان زیاتر لە 250,000 خەڵکێک کار دەکرێنە کە خەڵکی کوردستان نییە بۆی ئەمە دەبێت چ بکەین تازە لە قەتعی دکتۆرم کرد بەمەستم بوو لەو قسە ئێمە شتێکمان خەلێکمان لە دروست بە لە هەرێمی کوردستان خەلێک لە وەگوتم لە هەیکەلیەتی ئەوەی پێڵن هێزی کار خەریکە هەمومان دەبینە خەریجی کولیە بەس بەکەلۆریۆس ئەمە تەنها بەکەلۆریۆسمان ناوێتن دەبیر نەکەین بەشێکی زۆر لەو خەڵکانێکی ئێستا لە زۆر شوێنی کە کار دەکەن لە هەرێمی کوردستان سیستەمەکەوای نەکردوێمە تەنها باسەوەم کرد ئێمە بەریتانیا باو عەزەمەتەی خۆی ئێستاکە دەزانی نزیکەی 180 قوتابیانی بەریتانی لە دوای 18 ساڵی ڕاستەخۆ ناچن زانکۆ دێن جارێککە شتێکی تەمهیدی و بۆ کار یان بە دوای کاردا دەگەڕن شتێک دروست دەکەن بۆی کار دەکەن یاخود دێن هەندێک دەورات بەرەو لای شتێکی پێڵن ئەپلاید ساینس یونیڤرسیتی زانکۆ تەکنیکیەکان یاخود بەڕاستی ئێمە باسی خوێندنی پیشەیی دەکەین و خوێندنی ئەوجە تەکنیکی دەکەین دوای خوێندنی باڵا دەکەین ئێمە دەبێت لەبیر نەکەین گەنجەکانی ئێمەش دەبێت ئەوە بزانین کە ئەوانەش پێویستن لە وڵاتدا و بگرە ئەو ڕۆکە ئەو دەرفەتەی کارەی بۆ گەنجێکی بە توانای بەهرەمەند لە بوارەکانی دیکە کە هەیە کە دەتوانێت بە تەنها بە دەرچووی ئامادەی بیکاتن بە قەناعەتی من ئەوڕۆکە ئەوەندە بۆ دەرچووی زانکۆنیەوە ئەوە شتێکی ئاساییە بەڵام ئێمە دەبێت بزانین کە ئێمە هەمومان پێویستە و هەر گەنجێکی ئەو وڵاتە نیەتی هەبێت کار بکاتن و خۆی تەطویر کاتن دەبێت خۆی تەطویر کاتن کاری دەست دەکەوێتن ئەوە حقەتێکی حاشال دەبێت ئەمانە هەمووی کۆکرێتەوە بە سیستم بکرێت دکتۆر دەستەکانت خۆش بێ من کاتم زۆر کەماوە 4-5 دقا دکتۆر عومەر 2 دقەت دەیەمێ هەم بۆی باسی ئەو پەرتەوازیەمان بۆ بکەی جا بابەتەکە زۆر لەسەر پەروەردە بوو لە بەرەوەی بە گرنگ بانزانی ئەو پەرتەوازیە سیاسیە چ باوای ناوبرین زەربەیەکی داوە لە ئێستای دۆخی هەرێمی کوردستان و دوا پەیامیشت لەگەڵ تا بڵێ سواس دەکەم لە ڕاستیدا وێنەی هەرێمی کوردستان لەو ساتە وەختێکی ئێستا ئێمە یادی ڕاپەڕین دەکەینەوە وێنەکە نە هەمووی سپیە نە هەمووشی ڕەشە ئیجابیات زۆرە و بەڵام مەشاکلیشمان هەیە لەوەی کە پەیوەندی بە پەرشوبڵاوی سیاسی و یەکگرتووی سیاسیەوە هەیە کە یەکێکە لەو پەندانەی کە لە ڕاپەڕین وەری دەگرین پەرتەوازەی سیاسی نەیهێشتووە تا ئێستا ئێمە ببینە خاوەنی دەستور کاتێک ڕژێم لە بەغدا دەگۆڕێ لە 2003 پاشی 2 ساڵ لەگەڵ بوونی ئەم هەموو مەشاکیلە عراق دەبێتە خاوەنی دەستور زیاتر لە 30 ساڵە ئێمە نەبووینە خاوەنی دەستور بۆ بەهۆی بوونی پەرشوبڵاوی سیاسیەوە
لە هەموو خولەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یان ساڵێک یا 2 ساڵ درێژ کراوەتەوە لە کاتی خۆیدا لە ماوەی قانونی خۆیدا نەمانتوانیوە لە ڕاستیدا ئەمە عیبەیەکی سیاسیە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتیش قسەیان لەسەری هەیە و سەرنجیان لەسەری هەیە نابێت بەهۆی پەرتەوازەی سیاسی و نەبوونی یەکگرتووی سیاسی و ئالیەتێک بۆ ئەوەی فراکسیۆنە کوردستانەکان لە بەغدا بەرگری لە مافە دەستوریەکانی ئێمە بکەن تا ئێستا نەمانتوانەوە ئیستحقاقاتی دەستوری خۆمان لە ڕووی سوودمەند بوون لە سامانی عراق بە تەواوەتی تەسبیت کەی لەناو یاساکانی بودجەدا هەروەها بەهۆی تاڕادەیەک بەهۆی پەرش و بڵاویەوە لەگەڵ بوونی هۆکاری تریش تا ئێستا مادەی 140 دەستوری پرسی خاک نەمانتوانیوە یەکلای بکەینەوە بەڕادەیە گەیشتە ئەو ڕادەی لە ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 هێزی پێشمەرگەی کوردستان و بە یەکگرتووی نەمانتوانی دیفاع لە کەرکک بکەین ئەمە لە ڕاستیدا هەمویان پرسی گەورەی ستراتیژین خاوەنی بایەخ و مانای گەورن بۆ هەرێمی کوردستان و بۆ قواری سیاسی هەرێمی کوردستان و بۆ مانەوەیان پرسی خاگێکلا ببێتەوە تۆ شەرعیەتی هەڵبژاردن لە کاتی خۆیدا نوێ بکەیتەوە مؤسساتی پێ بەهێز دەبێت هەروەها تۆ خاوەنی دەستور بی لەسەر ئاستی هەرێمی کوردستان تۆ هێزێکی پێشمەرگەی خاوەن هەیکەلێکی نیشتیمانی یەکگرتووت هەبێ وەکو ئێستاکە کۆمەلگای نێودەوڵەتی فشارمان لەسەر دەکا ئێمە نایکەین هەروەها هەوڵ بدەین لە بەغدا لە قانونی بودجەدا هاو هەڵوێز بین لە دامەزراندنی مەجلیسی ئیتیحاد هاو هەڵوێز بین لە یاسای نەوت و گازا هاو هەڵوێز بین هەموو ئەم پرسانە دەبنە سەرچاوی ئەو تۆ کە ئێمە بەهێز دەکەن کە بکاتێ بەهێزمان دەکەن بەڕاستیدا وەفادار دەبین بەرامبەر بە ئەو خوێنەی بۆ لە شەڕەشەکان داڕژاوە لە ڕاپەڕین داڕژاوە دەتوانین ئەو دەستکەوتانە بپارێزین دەتوانین ئامانجی گەورەتریش بخێنە سەر خەرمانی ڕاپەڕین و شۆڕەشەکە دەستخۆش دکتۆر ئەو قسەی کۆتاییش لەسەر ئەوەی چی بکرێ بۆ ئەوەی ئێمە پەرتەوازە نەمێنین بۆ ئەوەی بتوانین لەگەڵ ئەوەی کە ئێمە دەکرێت فرە حیزبی هەبێ بەڵام دەکرێت خاوەن بەرنامەی هاوبەش بین دەکرێت خاوەن هاوبەش بین دەکرێت خاوەن گوتاری سیاسی هاوبەش بین دەستخۆش دکتۆر ئەگەر داوا ئێوە بکەم دوا پەیامت هەبێت بۆ هێز و لایەنە سیاسیەکان کە سەرچاوەی کێشەکانن لە هەرێمی کوردستان چی دەڵێ دکتۆر؟ دەبێ ئێمە هەموو دەمێ یەک عیبرەت لە باستان کرد لە ڕاپەڕین و کە دەڵێن چەندێک ڕێزی هاو ڕێزی ئەمە لە یەک ڕێزم بەیەکەوە کە چمان دێ بۆ کوردستانی یەک دووش ئەوڕۆ بابین ئێمە هەمومان سوود لە تەجروبەی ئۆکرانیەکان وەگرین ئۆکرانیەکان بەر لەوەی کە ساڵێک کوشتێک پێشێستا کە شەر باوەڕ رووسیا هێرش بکاتە سەرێ بەشی هەرە زۆریان باسییان لەوە دەکرد خراپی سیستەم و باسی گەندەڵیان دەکردوە بە فعلێژێک لە سیستەمە گەندەڵەکان بوو لە دنیاوا بوو بەڵام لە هەرێمی کوردستان زۆر جیاوازە ئێمە لە هەرێمی کوردستان قۆناغی زۆر باشمان بڕێ بەڵام هێشتا نەگەیشتەوە ئەو ئاستەی کە هەموو لێ رازی بن داوان وە بگریت دەبێت نەکەین هەڕەشەمان زۆر لە سەرمایە ژینۆخان ئەوەی دکتۆر دەڵێ لە ڕوانگەیەک سیر دەکاتن هەرەشە سیاسەکان بەدیدی من زۆر جار قسەم کردیە گەورەترین هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان نە داعش بوو نە حەشدی شعبی و نە هەندێک دەوڵەتی نەیارمان دەبێتن ئەوەی ئێستا لێرە بەولاوە دەبێ حساب بکەین هەڕەشەیەک ئەگەر لەسەر بەردەوامبوونی و بەهێزی هەرێمی کوردستان بێتن ئەو نەهەڵ و ناین پەرتەوازێنەوە خۆمانەوە یەک دومیشان ئەوەیە هەز نەکردن بە ئینتیما لەلایەن لاوانی وڵاتم ئەوە دوو خاڵی زۆر بڵێن ترسی زۆر مامۆستای بەڕێز هەچی بە لە توانامانە بێ وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام و وەزارەتی پەروەردە ئەیخینەگەڕ بۆ ئەوەی ئەو پرۆگرامانە بکەینە پرۆگرامێکی سەردەمی بکەینە پرۆگرامێکی دیجیتاڵی بۆ ئەوەی هەموو قوتابیان و خوێندکارانی ئێمە لە کوردستان بتوانێت سوودی لێ وەربگرێ بە زووترین کات پێی بگا و بڕوان پێ بکە ژنۆخان حتى پرتەوازی لایەنەکان تەسیر لەسەر پرۆسە و خوێندنی شەکە بۆ نمونە بۆ لە کاتی بایکۆتەکانت بینی لە هەولێر داوام بوو لە سلێمانی داوام نەبوو لە شوێنەکانی سەرەوە داوام نەبوو ئەوە دلیلی ئەوەیە کە ئەو پرتەوازیە تەسیر لە خوێندنەکە منداڵ چی جیاوازیەکێ لە دوهۆک بێ لە گەرمیان بێ لە هەڵەبجە بێ لە سلێمانی بێ لە هەولێر بێ ئەبێ پرۆسی خوێندن و خۆی بڕوا و ئینشاءالله
وڵاتەکە هەر ئاوادان و وڵاتمان هەر ئاوادان و دەستان خۆش هەر سەرکەوتو بن. زۆر سپاس. هەریەک لا بەڕێزان دکتۆر عومەر نورەدینی مامۆستای زانکۆ لە کۆلیژی یاسا و پەیوەندی نێودەوڵەتیەکانی زانکۆی لوبنانی فەڕەنسی زۆر سپاس دەکەم. سپاس بۆ شیکاری و شرۆڤەکانت. هەروەها بەڕێز دکتۆر ئاراس قادر خۆشناو سەرۆکی سەنتەری زانیاری و لێکۆڵینەوەی استراتیژی و مامۆستای زانکۆ گەلێک سپاس بۆ بەڕێزیشتان. بەڕێز مامۆستا حەسەن سەرتیبجاف بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردە گەلێک سپاس بەو هیوایەن ئەوەی کە لێرە باست کرد بتوانن ئەنجامی بدەن و مامۆستانی بەڕێز هاوکار بن و کاک ئاراز دکتۆر ئاراز ئەوەی کە باسمان کرد لە ڕووی ئابووریەوە ئەو کێشە و گیر و گرفتانی بەردەم کەرتی پەروەردە نەمێنێت چونکە یەکێکە لە پایە گرنگەکانی کۆمەلگا گەلێک سوپاسانەکەم بۆی کە ئامادە بوون لەو کەش و هەوا خۆشەدا. زۆر سپاس. زۆر سپاس. باسی ڕۆژ کۆتایی هات ئێوە شەرشاد بن.